شاری ئورفا لە باکووری کوردستان خاوەنی کللتورێکی خۆراکی دەوڵەمەندە و بە تایبەت بە کەباب و برژاو بەناوبانگە. جگەر، کەبابی خەشخاش، کەبابی باینجان، کەبابی پیاز، قازان کەباب و کەبابی سینی لە جۆرە دیارەکانی کەبابی ئورفان. تا ئێستا لە شاری ئورفا 38 جۆر خواردن بە فەرمی تۆمار کراون و 13 جۆر خواردنی دیکەش چاوەڕوانی تۆمارکردنن. ئەو گەشتیارانەی سەردانی شارەکە دەکەن زیاتر حەز بە خواردنی جگەری برژاو دەکەن، بەڵام دانیشتوانی ئورفا خۆشترین خواردن لەلایەن کەبابی سینیە. سەرۆکی ڕێکخراوی گەشت و گوزاری خۆراکی ئورفا عەبدوڕەحمان ئاجار لە لێدوانێکدا بۆ ئاژانسی ئەنادۆڵو باسی لەوە کرد کە بەهای گەشت و گوزاری خۆراکی شارەکە ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بووندایە. Coğrafi işaretli kebaplarımızdan 6 tanesi 6 جۆر کەباب و برژاومان هەیە کە وەک خواردنێکی تایبەتی شاری ئورفا ناسێنراوە و یەک لێ خۆشترن، بەڵام دەتوانین بڵین کە جگەر پاشای هەموو برژاوەکانە. ئێمە ڕۆژانە سێژەم جگەر دەخۆین. میوانەکانیشمان زیاتر لە هەموو برژاوێکی دیکە حەزیان لە جگەرە. هەروە هەفتانە 2 بۆ 3 جار لە ماڵەکانمان و شوێنی کارەکانمان کەبابی سینی دەخۆین کە لەم دواییەدا وەکو کەبابێکی شاری ئورفا ناوی تۆمار کرا. yeni tescillenen tepsi kebabımıza da چێش لێنەر عوسمان یوکسەکیایلا باسی لەوە کرد کە کەسانێکی زۆر لە ئورفا لە ڕێی کارکردن لە کابخانەکان پژێوی ژیانیان دابین دەکەن. عوسمان یوکسەکیایلا ئاماژەی بەوەشدا کە هەر کەسێک بێتە شاری ئورفا پێویستە جۆرێکی کەباب تاقی بکاتەوە. وەستا جەلال تۆغای کەبابچیش لەبارەی تام و چێژی کەبابەکانەوە ئەوەی خسەڕوو کە نهێنی چێژی هەر کەبابێک جیاوازە. Gördüğünüz ciğer kebabımız لە ئورفا زیاتر جگەر دەخورێت. گرنگترین تایبەتمەندی ئەو جگەرەشی کە دەکرێت بە لەفە ئەوەیە جگەری بەرخی نێر بێت. دواتر لەگەڵ بیبەری تایبەت بە شاری ئورفا پێشەش دەکرێت و خواستێکی زۆری لەسرە. haşhaş kebabı چێژی کەبابی باینجان و کەبابی پیاز ئەوەیە کە چەوری گۆشتەکە نەچێتە سەر باینجان و پیازەکە. چێژی قازان کەباب و کەبابی سینیش ئەوەیە کە لەسەر ئاگرێکی هێواش بۆ ماوەی 3 کاتژمێر لێ بنرێت. لە مێژووی مرۆڤایەتیدا ئورفا لانکەی کۆنترین شارستانێتیەکان بووە و لە ئێستاشدا یەکێکە لە شارە دیارەکانی تورکیا و باکووری کوردستان کە بە خواردنە خۆشەکانی بەناوبانگە.